دیارە دادگایکردنەکە خۆکی باش ڕۆیشت وتەی داواکارانی مافی کەسی دکتۆرە نیشتمان و خێزان دکتۆر کاوان مامۆستا سەوستان وەرگیرا و وتەی شاهدەکان و چەند کۆنووسە خوێندرانەوە بەڵام دادگایکردنەکە دواخرات موعیدەکەشمان لالا نییە لە کاتی ئێستا هۆکارەکەش ئەوەیە پارێزەری تۆمەتبار لەم هەفتەی ڕابردوو تەڵەبێکی تەقدیم کرد داواکاریەکی پێشکەش دادگای تاوانی هەولێر کرد بوو داوای دووبارەی کرد بۆ عەفوەن دووبارەکردنەوەی لێژنەی پزیشکی عەرزی لێژنەی پزیشکی بکرێتەوە و هەروەها داوای بەردانی تۆمەتباری کرد بە کەفالەت تحصیل حاصلیش تاوە ناکرێت تۆمەتبار بە کەفالەت بەربێت و بۆ دادگای تاوان ڕەتی کردەوە ئیتر ئەم بڕیارەی دادگای تاوانی تەمیز کردوتەوە لە سەرۆکایەتی دادگای پێداچنەوەی هەرێمی کوردستان بەڵێ هەڕەشەی کرد هەڕەشەی لە کەس و کاری لە دکتۆرە نیشتمان کرد هەڕەسەی ینی چۆن هەڕەسەی کوشتنی پێشتر کرد ئێستا هەڕەشە ئەمڕۆ هەڕەشەی کوشتنی کرد بەڵێ لەناو دادگا ئەمە تاوان دادگا ئاماژەی پێکرد دکتۆرە نیشتمان ئاماژەی پێکرد کە ئەمە هەڕەشەکانی چۆن پێشتر ئەوها جێبەجێ کرد ئەمڕۆژ هەڕەشەی لێ کردم سەرۆکی دادگای تاوان ڕێگای پێپشاندەوتی لە ڕێگەی پارێزەرەکەیان خۆت دەتوانی داواکارێک پێشکەش بکەی و شاهد هێنە لێرە جەریمەی مەشهودەیە سکاڵای خۆت تۆمار بکەین لە ژۆرێ بکوش لەقەی لەمە دەدا تفی لەمە دەکرد لەناو قەفەزێ بکوش